هەر سەبارەت بە زیانەکانی شەڕی تورکیا و پەکەکە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئیداری سربەخۆی سۆران قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سربەخۆی سۆران لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ، خۆشحاڵم کە لەگەڵ کوردستان 24 ئێستا تەیفور هاوکارم لەگەڵ خەڵک قسەی کرد زەرمەندی یەکەم لەم شەڕ و ئاڵۆزیانی نێوان پەکەکە و تورکیا خەڵکن، بەڵام لە ڕووی ئیداریەوە ئیداری سربەخۆی سۆران چه زیانێکی بەرکەوتووە؟ بەڵێ طبعاً ئەوەی کاک تەیفور ئاماژەی بە ئامارەکاندەوە جەنابێشت باست کرد، ئەوە تەنها ئاماری گوندەکانە، بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەریی نێگەتیفی زۆری کردوتە سەر ژیانی هاوڵاتیان لەو دەبەرەوە، بە تایبەتی ئەمەش لە ڕووی ئیداریەوە وەکو ئیدارە کێشە و گرفتەکانی مای ینی یەکجار زۆر بۆ بەهۆی تۆڵبوونی ئەو گوندانە. طبعاً ئەم کێشانەی هێزەکانی پەکەکە لە مسنوورە و پێکدادانەکانی لەگەڵ هێزەکانی تورکیا ئەگەر پرسیارێکی جەوهەری بکەیت، بڵێن ئایا وجودی هێزەکانی پەکەکە لەو ناوچەیە و ئەو شەڕانێک کە لەگەڵ هێزەکانی تورکیا چ کاریگەریەکی کردە سەر ڕەوتی سیاسی یان ڕەوتی عسکەری بەنسبەت کوردستانی باکوور؟ پرسیارێکی زۆر جەوهەرە، ئەوە مەفروض وە هێزەکانی پەکەکە و هەوادارانی پەکەش لە خۆیان و لە هێزەکانی پەکەش بکەن. بەڕاستی تا ئێستا هیچ پێشوە چوونێک لە بەهۆی ئەو پێکدادانەوە لە ناو سنووری هەرێمی کوردستان کاریگەری پۆزیتیفی نەبووە لە ڕووی سیاسیەوە لە کوردستانی باکوورەوە. بۆیە کاتە بۆچی خەباتی خۆیان گواستۆتەوە بۆ ناو گۆڕەپانی پرسیارەکە ئەوەیە، چونکە ئێستا ئەوەی کە تاکەوەیە کە قوربانی داوە بۆ ئەم پێکدادانە خەڵکی ئەم ناوچەیە بە دەرەجەیەک و بە حکوومەتی هەرێمی کوردستانیش سەڕێ ئەو هەموو کێشە و ئاڵۆزیانە کە هەیتیان ئەوەش بۆتە سەربار بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆیە ڕاستی ئەمە لە ساڵانی ڕابردووشەوە هەوڵێکی زۆر جدی درراوە کە ئەو کێشانە لەو ناوچانە دوور بکەوێتەوە. ئێستا بوونی هێزەکانی پەکەکە کە هێزی سەربازی تورکیا پەلچێش کراوە بۆ ناو سنووری هەرێمی کوردستان، لە هەر شوێنێک کە پەکەکە لێ نامێنێت و هێزەکانی تورکیا دێن، هەمووان دەزانین لە ڕووی سەربازیەوە کە ئەو هێزانە لەوێندران جێگیر بوون دەبێتە ناوچەیەکی سەربازی، کە بۆ ناوچەیەکی سەربازی هاتوچۆن و مەترسیەکان بۆ سەر هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. ئێستا لە ئیداری سربەخۆی سۆران هیچ ناوچێکی لەو شێوەمان هەیە کەونتە پێشڕەویان کرد بێتە ناوچێکی سەربازی؟ ئەوان عنی بە بەردەوامی ئەو شوێنانی کە ئەوان هەست دەکەن مەترسی هەست دەکەن هێزەکانی پەکەکە لێیان نیشتەجێ بوون هەوڵ دەدەن بێن کۆنتترۆلی بکەن، کە کۆنتترۆل کرا ئەوان هێزێکی سەربازینە، ئەستەن هیچ ناوچەیەکی گوندنشینی مەدەنی سەر بە حکوومەتی تورکیاش لەوێ نییە بۆ ئەوەی ئەوان لە بەرچاوی بگرن، دەبێتە ناوچەیەکی سەربازی، کە بۆ ناوچەیەکی سەربازی هەموو شتەکان واریدا. ناوچەیەکی گەشتیاریە بە دەرەجە یەک سنووری بەتایبەتی سنووری برادۆست و منتقەی باڵەکایەتی، ناوچەیەکی کشتتوکاڵی زۆر باشە، ناوچەیەکی بازرگانیشە ئێستاما لەگە حدودی ئێران و حدودی تورکیا. ئەوانە هەمووی بەهۆی هەبوونی ئەو هێزانەیە پەکەکە بەهۆی ئەو پێکدادانە لەگەڵ حکوومەتی تورکیا زەرەر و زیانێکی زۆری بە خەڵکی ناوچەکە گەیاندووە، زەرەر و زیانێکی زۆری بە هەرێمی کوردستان گەیاندووە بەبێ ئەوەی هیچ قازازێکی هەبێتن بۆ ڕەوتی سیاسیان بۆ ڕەوتی عسکەری لە ناو سنووری لە باکووری کوردستان، کە ئەوە بەڕاستی پرسیارێکی جەوهەری حەقیقی. باشە بەڕێز هەڵگورد چۆڵ بوونی ئەو هەموو گوندە لە سنووری ئیداری سربەخۆی سۆران بە قەزا و ناحیەکانیەوە وەکو جەنابشت ئاماژت پێکرد وەستانی پرۆژەکانی ئاوادانکردنەوە گەشتیاری و کشتتوکاڵ لەو ناوچانە چەندە زەرری بۆ حکوومەتی هەرێم و بۆ ناوچەکەتان هەبووە؟ ئەمانە چه بربەستێکن لە بەردەم ئاوادانکردن زۆر. ئێستا ئەمە ئەگەر بەس باسی کردی گەشتیاری بکەین، تەمان ئەو ناوچانە ناوچەیەکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشن. کەشوهەوای عێراق و کوردستانش کەشوهەوایەکی گەرمە، دەتوانی بە ماوەیەکی زۆر کەم بگەیە شوێنێکی زۆر فێنک و خۆش. ئەگەر ئەو پێکدادارانە ئەو هێزانەی پەکەکە و تورکیانە بەلێنران ئێمە دەمانتوانی پرۆژەی زۆر گەشتیاری لەو ناوچانە بکەین و سوودی هەبێتن نەک هەر بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو ناوچەکان کە عێراقش و گەشتیاران ڕوو لەو ناوچەیە بکەن و جموجۆلی گەشتیاری لەو ناوچەیە دەستە خۆناغێکی دیکە زۆر سوودی لێ وەردەگیرا. بابەتی کشتتوکاڵی بە هەمان شێوە ئەو بەروبوومانەی کە لێوەندران بەرهەمدێت تایبەتمەندیی خۆی هەیە لەبەر کەشوهەوایەکە. ئەگەر وانە بە ئێستا خەڵکانی ما بەڕاستی دەبێت بە زەحمەتێکی زۆر بچنەوە گوندەکانیان بە زەحمەتێکی زۆر هی و هیچ کاتێک لە ژیانی خۆیان لە سەلامەتی ژیانی خۆیان دڵنیانینە کە ئەوە کاریگەرێکی زۆری کردوتە سەر ڕەوت چەند ساڵە تەمان بۆ هەر بۆ بیرهینانەوە ئەم ناوچەیە لە شەڕی عێراق و ئێرانش باجی زۆریان داوە کە ناوچەیەکی سەربازی بۆ تا ئێستا ئەلغامەکان و مینەکانی ئەو شەڕە ماوەتەوە. ئێستا سەرڕای ئەوەی مینی نوێش و تەقەمەنی نوێش و TNT زیاتریش هەم پەکەکەەوە هەم هێزەکانی کەش بۆ سەلامەتی خۆیان لەسەر ڕێگاوبانەکان دادێنێنەوە کە بەداخەوە چەندین تا ئێستا 150 هاوڵاتی لەم ناوچەیە شەهید بوونە
بەهۆی ئەو پێکدادانەی لەم باشە ئەو خەڵکەی کە جنابیش تاماژت پێکرد ناوچەکانی خۆیان چۆڵ دەکەن بۆ کوێ دەڕۆن کەی دەگەڕێنەوە ئایا و ئارامیەکەی دەستەبەر دەبێت پەکەکە بۆچی لەو ناوچانە ناکشێتەوە ئەو گوندانی کە دەکەونە سەر سنوورەکان ئەگەر ئەو پێکدادانە نەبێتن خەڵک لەسەر لێوەندران جێگیر دەبێت ئێستا ئەوانە دەبێت بگەڕێنەوە ناتوانن ماڵەکانی خۆیان و گوندەکانی خۆیان بێگزاری ئاوادان بکەنەوە چکە دائیمەن ترسیەوەیان هەیە چەندین جار ئاوادانیان کردێتەوە تووشی تێکدان و طبعاً لە ساڵەکانی تێکدانی گوندەکان کە بە سیاسەتێکی بەعس ڕژێمی بەعس کاتی خۆی یەکێک لە ئامانجە سەرچەکانی تێکدانی ئەو گوندانە ئەوە بە چکە خەڵکی ئەو گوندانە پشتی تاو بخۆی بەستووە هیچ پێویستی بە بازار و بە شارەکان نەبووە کە ئەو مەترسێکی زۆری لەسەر حکوومەتی عراق دروست کردو کە ئێستا ئەمە بازەکەی دەدێن دوای تێکدانی ئەو هەموو گوندانە ساڵی نۆتەکان کە دوای ڕاپەڕین ئەو خەڵکانە چوونەوە گوندەکانەوە بەڕاستی پەکەکە بۆ میراتگیری بەعس ینی باسی لەوە کردووە کە ئەو گوندانە چۆڵ کران و خاپور کران و قەرەبیان وەگرتەوە ئێستا ئێمە خاوەنی ئەو گوندانی کە ئەوە تێگەیشتنیی نەزم لە ڕووی لە هەر ڕوویکەوە کە لێکدانەوەی بۆ بکەیت کە ئەوە ینی بە هیچ شێوەیەک لەسەر ئەوە مەسەرەن ئێستامە دەواازی زێتێمان کردوێتەوە بۆ دەواازی زێتێ لەسەر سنووری دەواازی زێتێ ئەگەر ڕابوەستی تەماشی ئەو ڕۆی کوردستانی باکوور و تورکیا بکەیت قەزای ڕۆبارۆک لەوەیە شارێکی ئاوەدان شارێکی قەڵەبارە ئاڵۆزێکی لێدانە لە ڕووی هەرێمی کوردستانەوە تەماشای زێتێ بکەیت زێتێ لە ساڵی هەفتاکانەوە برای من لەوێندران مامۆستا بووە ئێستا هەموو تەخت و چۆر بووە کە ئەوە هەمووی لە ئەنجامی ئەو شەڕ پێکدارانەی پەکەکەیە باشە پرسیارەکە بۆیە بۆ لەو دیوی سنووری تورکیا هەموو شار و گوندەکان و قەزایەکان هیچ کێشیان نیە و ژیانێکی ئاسایی دەبنە سەر کشت و کاڵی و هەرچی هەیە دەیکەن و بەڵام کە داخلی هەرێمی کوردستان دەبێت باشە بەڕێز هەڵگورد ئاڵۆزی لە سنوورەکانی هەرێمی کوردستان چۆڵبوونی گوندەکان و وەستان یا بربەست دروستکردن لە بەردەم پرۆژەکانی ئاوەدانی زیان بە خەڵکە گەێنێت بەڵام لە قازانج و برژۆندی کێ پرسیارەکە ئەوەیە ینی ئەوەی تازە لەوێدات لەسەرەوە ئاماژەم پێکرد قازانجەکە لە شوێنرانە بۆ ئەو بزوتنەوەی سیاسیە بۆ کوردستانی باکوور قازانجی هەبوونی ئەو هێزە ئەو پێکدادانە لەگەڵ هێزەکانی تورکیا و هێنانی و پەلچێشکردنی هێزەکانی تورکیا بۆ ئەو ناوچەیە تا ئێستا نەزانراوە چ قازانج و چ سوودێکی هەیە وەکو باسم کردێک کە ئەوە بۆ خەباتی کوردستانی باکوورە تا ئێستا نەزانراوە سوود قازانجەکانی چیە ئەوەی کە زانراوە زیانەکانی هەرێمی کوردستانە زیانەکانی خەڵکی ئەو ناوچەیە زیانەکانی جوڵانەوەی گەشتیاری و بازرگانی کە ئێمە وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان چەندین قەیرانی توش چەندین ڕۆبەر و قەیران بوونێتەوە ئەوەش قەیرانەکە کە بۆ ئێمە دروست کراوە هیوادارم بە خۆداچوونەوەیەک بکرێتن کە بزانرێتن ئەمە زەرمان زۆر زیاتر لە قازانج پاراستنی سەروەری خاکی عراق هەرمی کوردستان تەنهارکی هەرمی کوردستانی عراق کۆمەڵێک هێزی پاسەوانی سنووری هێناوەتەوە ناوچان ئەوانە ناتوانن ڕێگری لەم جۆرە دەستدرێژیانە بکەن بە دڵنیاییەوە خۆی ئەوە سەروەری عراقە خۆ دەبێ عراق لێرانە هەڵوێستەی هەبێتن و عراق بەڵام بەداخەوە ئەوانش وەکو پێویست ینی دەبێ هەڵوەستیان بەرامبەر هێزەکانی هەبوون هێزەکانی پەکەکەش لێوەندران هەبیتن بەڵام خۆمان دەبین لە هەندێک جاران لە ناو سنووری عمقی عراقیشەوە تۆ لە شنگال دابین هێزەکانی پەکەکە لێوەندران یان لە شوێنەکانی دیکە مەفروض وایە حکوومەتی عراق هەڵوێستێکی جدی لەسەر ئەو بابەتە هەبێتن و بۆ خەڵکی عراقیش هەنی ئێستا گەشتیارێکی زۆری خەڵکی عراق دەبەردەکاتن دەبیمانەچێتن پارساڵ لە زاخ و کارەسات ڕوویداکە بەهۆی بردومانەوە چەندین هاوڵات و گەشتیاری عراق بوونە قوربانی بە هەمان شێوەش لێرانش ئەو مەترسیانە هەیە دەبێت حکوومەتی عراق هەوڵێکی جدی بۆ بداتن و بۆ ئەو کێشە و کێشە و ئاڵۆزیانە و ئەو پێکدادانە لەسەر سنوورەکان هەیە دووریان بخرێتەوە لەگەر حکوومەتی تورکیا و هەڵوێستێکی جدیشی بەرامبەر هێزەکانی پەکەکە هەبێتن هاوکار بتن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو ناوچێ بە ئاراین بمێنێتەوە. بەڵێ بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری دیاری سەربەخۆی سۆران زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.